باز لە شەرمەکەین لە لای مناڵ ڕەنگە زۆربەمان لە تەمەنی مناڵەیە شەرمێکمان هەبوو بێ بەڵام لە تەمەنێکایتر ئەو شەرمە بەرەبەرە کەم بوو بێتەوە تەنانەت نەمانتوانی بێت لەناو کۆمەڵ هاوڕەکانیشمانە قسە بکەین یاخود زۆر کات شەرمەکان لە ڕێگەی کۆمەڵێک بابەتی ترەوە دەرمان بڕێ بێ با بزانین کاریگەری شەرم چیە بێ لەسەر کەسایەتی منداڵ چەندە گرنگە ئێمە وەکو دایک و باوکان ئەگەر زانیمان مناڵەکانمان شەرمێکی لە ڕادەبەدەری هەیە تەنانەت دوای لات بێ نەتوانێت قسە و گفتوگۆکانی خۆشی دەربڕێ ڕێگە چارەکان چی ئەبێت بۆ ئەو بابەتەکە ئێمە بیگرینێ بەر ئەم بابەتە گفتوگۆکەین لەگە زۆر بەڕێز دکتۆر دانیال سعدی کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیە دەروونەکان ئێستا لە ستۆدیۆ بە خۆشحاڵۆ لامان ئامادەیە دکتۆریان سڵاو لێ بە زۆر بەخێر بێ سەرچاوان دکتۆر با سەرەتا پێناسەیەک بۆ شەرم بکەین بزانین شەرم مەبەزلەی چییە؟ شەرم بریتە لە ئینفعالێک بریتە لە دروستبوونی هەستێکی لە ناکاو لە لای مناڵ ئێمە ئەمڕۆ باس لە مناڵەکەی لە لای مناڵ لە ئەنجامی مووقفێکی تازە یا کەسێکی تازە کە ئەیبینێت یا شتێکی تازە کە ڕووبەڕووی ئەبێتەوە ئەم کەسە تازەیە یان ئەم مووقفە تازەیە کە ئەو بەسەریایەت یان ئەم خەڵکە تازانە کە ئەم ئەیان بینێت یان ئەم پرسیارە کە ڕوبەڕووی ئەبێتەوە وای لێ ئەکات کە ئینفعالێکی هەبێت بەوەی کە هەنێک سیفەتی تیا پیا بێت ڕێک وەکو سیفەتی قەلەقی وایە لە گەورەیە لەوەی کە بڵێن شەرمێکی زیاد لە حەد کە ئەبێ هەموو مناڵە ئەو تۆزە شەرمەی تایە بەس ئەم زیاد لە حەددا لەوەی کە لەوانەیە دڵپەلەپەلی پێ بکەوێت لەوەی کە لەوانێت تەنگە نەفەسی پێ بکەوێت لەوەی کە لەوانەیە سووربوونەوەی پێ بکەوێت لەوەی کە لەوانەیە بیر لە ئەوە بکاتەوە ڕابکە لەو مووقیفە دوورکەوێتەوە لەو مووقیفە خۆی بشارێتەوە کە نیسبەتێکی زۆریان بە ڕاکردن نیسبەتێکیان بە ئەوەی کە لە پشتی دایکیانەوە یار باوکیانەوە خۆیان ئەشارنەوە لە مووقیفە خۆیان دوورەخەنەوە بەم شێوەیە دەری ئەبرێت هەنێکی کەشیان لەوانەیە شەرمەکە بگاتە ڕادەیە کە مثلەن دەستکا بە گریان یان خۆی با بە عەرزە یا شتێک لەو بابەتانە حتا جاری وایە مناڵیشمان هەیە کە ئەو مووقیفانەی بەسەرایەت مثلەن هاوار ئەکات یا جاری وایە ئەبورێتەوە یا جاری وایە میزەکا بەخۆیان بەو شێوەیە بەپێی دەرەجەی ئەو شەرمەیە کە مناڵەکە هەیەی و بۆی توش ئەبێت تووشی ئەبێت لە ئەنجامی ئەو مووقیفە تازە لە مناڵێک کە فەرقی هەیە بە تاکید ئەگۆڕێت بە گۆڕانی ئەو فاکتەرانی کە شەرمەکە دروست ئەکات. کاتە چی یعنی دکتۆر لە کەسێکە بۆ کەسێکیش یاخود لە مناڵێک و بۆ مناڵێک کۆکارەکانیش جیاوازی هەیە؟ فاکتەری سەرەکی بۆ دروستبوونی شەرم لە لای مناڵ بریتە لە ئەوەی کە مناڵەکە متمانەی بەخۆی نییە. بەڵام مناڵۆکو گەورە نازانێت دەری ببڕێ نازانێت شتەکە دەرببڕێ نازانێت وەکو چۆنەڵێت پێناسەی بکە نازانێ مامەڵی لەگەڵا بکات چونکە هێشتا لە ڕووی دەرونیەوە کامل نەبووە و نازانێ مامەڵە لەگەڵ خۆی و لەگەڵ چواردەوری خۆی بکاتەوە ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی خێزانی ئەمەش ئەگەڕێتەوە بۆ خێزانەکان چونکە خێزان دوو ئیشی سەرەکی لەسەرە کە لەگەڵ مناڵا بیکە کە بۆ مناڵەکەی کە هێناوێت تێبوونەوە کە دروستی کردووە ئەبێت دووشتی بۆ بکە یەکێکیان پەروەردەی کە گەشەی پێبا پێی بگەێنێ لە ڕووی جەستەیەوە دووهەمیشان لە ڕووی ئیجتیماعی و دەرونیەوە پێی بگەێنێت تەرکیزی ئمڕۆی خێزانەکان بەداخەوە جەستەیەکەیە ئەوم بۆ کڕی ئەو جلم بۆ کڕی بردم بۆ ئەو شوێنە ئەو پێڵاوم بۆ کڕی ئەو جۆرە ئایپادە و جۆرە ئایفۆنم بۆ کڕی ئەو جۆرە خواردنە بردم بۆ ئەو مەطعەمە ئەو شتم بۆ عید میلادەکەی یعنی هەموو شتەکان ئمڕۆ بەداخەوە بۆ بە قیاسات پێگەیشتنی ساڵی ترەکرێ بڵێ نێمە کۆمەلگایەکی شەرمن بەرەمەیە کۆمەلگایەکی نا شەرنیە شەرمن کۆمەلگا تاکسێکی نانێ بە ئەمە ڕوونکەێنەوە شەرنی شەرمن بێت بەڵام کۆمەلگایەکە لەوانەیە ئەم شەرمە تەشەنە بکە بۆ قەلەقی باسمان کرد قەلەقی ئەم شەرمن لە گەورەیە گەورە ئەبێت ئەبێ بە قەلەقی ئەبێ بە شڵەژانی دەرونی ئەبێ بە دوو دڵی دڵە ڕاوکێ ناسپێدانی زۆر دکتۆرە بێتەوە کارێک بۆ کارەکان باسەکەن ئێستا ینی باس لە ڕۆڵی خێزانەکەم کە ئیمڕۆ ڕۆڵی خێزان کە بە دوو باڵ تۆ ئەبێ مناڵەکە و گەورە بکەی باڵی یەکەمیان و کووتمان باڵی جەستەیەکەیەتی تۆ ئەبێ پێی بگەێنی لە گەرماوە سەرمان بیبارێزی لە برسێتی بیبارێزی بەم شێوەیە کە تەرکیزی ئیمڕۆی دایک و باوک بەداخەوە خێزان بەداخەوە لەسەر ئەمەیە باڵی دووهەمی پەروەردەکردنی مناڵ کە بریتە لە
باڵی ئەوەی کە فێریکە چۆن لە کۆمەلگا بژی و لە ڕووی دەرونیەوە پێ بگا ئەو باڵە ئێمال کراوە بە کامل ئێمال کراوە بەداخەوە ئەو باڵەیە واکە لە مناڵەکان شەرمۆک دەرچن و ئەم متمانەی بۆ خۆی بۆ دروست نەبێت چکە دایک و باوکە خۆی متمانەی نییە بەخۆی جاوەرە متمانە دروستکە بۆ مناڵەکەی بەخۆی خۆی کێشەکە ئەلەویایە ینی فاقد شەیء لا يعطيه کە کەسێک خۆی نەیبێ لەکوێ بیا ینی دایک و باوکە فەقیرەکە خۆی متمانەی بەخۆی نییە جا وەرە مناڵ فێرکە متمانە ینی یەکێکی تر لە هۆکارە سەرەکیەکان وەکو باسماکە نەبوونی متمانەکەیە بە خودت مناڵەکە متمانەی بە خۆی نییە واتە دکتۆر درمیشە ینی لە باوکو دایکەوە شەرمە گوازرێتەوە بۆ منداڵ بەوەی کە بڵین درمیە و ئەگوازرێتەوە بەو معنا صحیحی وەکو بە هەنێ نەخۆشی و کۆلێرا و مەسەرەن ئەل بابەتانە نا بابەتێکی شتێکی تر هەیە کە چاولێگەری مەسەن ئەتوانی وای ناو بنی مەسەرەن شتێکی تر هەیە کە دایکێک ئەبینێ زیان لە حەل لە سیسرگە دەسێ ئەمیش فۆبیای بۆ دروست دەبێ بە شەر نییە لە سیسرگ لەوانەیە لە مارمێلکە مەسەرەن ئەو بابەتێکی ترە نقطەیەکی تر کە زۆر مهمە یا بڵین فاکتەرێکی تر کە شەرم دروست ئەکات لە لای مناڵ بریتە لە ڕقی توندی زیاد لە حەد زیاد لە حەد دایکەکە نەخۆی نەکەی نەڕۆی ئاگەو لەو مناڵە پیاوەکەی بۆ پۆلیسەکەی بۆ ئەمە ئەم تعلیماتەی ئاياتێ زیاد لە حەد مەسەرەن فێری ئەوەی ئەکا کە ئەم مناڵە وەکو چۆن لە حەزەر لە هەموو شتێ بکە لە هەموو شتێ بترسێ پۆلیسەکە بۆ بانکەم مثلەن بۆ نمونە ئەو بکەم ئەتر وای لێدێ ئەم مناڵە کە پۆلیسە بینێ ئەژنۆی ئەشکێت شورتەیەکە بینێ ئەژنۆی ئەشکێت مرورێکە بینێ ئەژنۆی ئەشکێت پێشمەرگەیە بینێ ئەژنۆی ئەشکێت بۆ لە ماڵ بە وەخت ترسانوێتی لە ماڵ ڕق بۆ لەگەڵە لە ماڵ ئەگەر تۆزێت لە چێشتەکەی ڕژان بێ بە خۆیان تەعنیبی کردووە شکانوێتەوە تەریقی کردوتەوە ڕق بۆ لەگەڵیا جنێوێکی لەوانەیە پیابێ باشە ئەم مناڵە کە لەم ژینگە گەورەیە لەم ژینگە ڕقەیە گەورە ئەبێت مناڵە تەسەوەرەکەی چی دەرچێت یا مناڵێکی توندوتیژی هاروهاج باشە یا مناڵێکی شەرمۆک لەرزۆک بێ وەکو چۆنڵی شخصیەتی بۆ دروست نابێت و زۆر ترسنۆک دەرەچێت ئەمیش یەکێکی ترە لە هۆکارەکانی پەیابوونی شەرم لە لای مناڵ یعنی پەیابوونی شەرم لە لای مناڵ شەرمیزیان لە حەل لە لای مناڵە ئەگەرێتەوە بۆ ئەم سێ هۆکارە سەرەکیە باشە ناسپێدانە زۆرەکە دکتۆر باس لێ نەکرد ئەوە ژەبێت ئەوش هەر لە ناو خاڵی دووەما کە بریت بوو لە پەروەردەکە وتمان کە کێشە لە پەروەردەکەیە هەیە پێدانی زیاد لە حەدیش جاری وا هەیە ینی زۆربەی زۆری جارەکان مناڵ بەرە و حاڵەتێک ئەبا کە پێوترێ حاڵەتی کێرلس ینی لاموبالات گوێنادە بە هیچ ئەو بەعکسی شەرمنەوە حاڵەتی بۆ دروستەکە جاری وا هەیە نوعێک لە ڕوونەهاری بۆی دروست ئەبێت نوعێک لە بێحەیایی بۆ دروست بێت نوعێک لە فرەجوڵەی بۆ دروست بێت نوعێک لە ئەوەی بۆ دروست بێت کە لە هەندێک لە مناڵەکانە ئەینەنشت ئەوانیش متمانیان بە خۆیان کەمە بێتەوە سیقیان بە خۆیان چکە بۆ دایکەکە تەدەخولەکە لە هەموو شتێکی مناڵەکە نایەڵێ ئەم مناڵە خۆی مواجهی حقیقت بکە خۆی مواجهی حیات بکە خۆی مواجهی ژیان بکە خۆی مواجهی موقفەکان بکە لە ژیانە ئەم دایکە لە بری ئەو حتا مەسەلەن سەیرەکەی چێشتەکەی لە پێشە تامێکی ئەکا خۆی بزانە گەرم نییە سارد نییە سوێر نییە ئەوە نییە اینجا با خۆی بیبا دووسێ جار دەمی بسووتێت با خۆی جلێک لەبەرکە بە عکسەوە لەبەریکە با خۆی مەسەلەن بۆ نمونە دووسێ یاری بشکێنێ با خۆی دووسێ جار گەرمای بێ سەرمای بێ بکەوێ قاچی ئەمە تۆ نایڵی مناڵەکە و مواجهی موقفەکان بێتەوە ناڵی مناڵەکە و پێ بگا ناڵی مناڵەکە و تێبگا لە ژیانە هەموو شتێک تۆ ئەیکەی لە بریەوە ئەی باشە کەی ئەم مناڵە متمانەی بۆ دروستە بێ بە خۆی کەی کەسێتی شخصیەتی دروستە بێت کەسێتی دروستە بێت باشە دکتۆر ئێستا ینی من بخۆم جۆم لێ بۆ لە مەجلیسی گەورە زۆر باسی تەکنۆلۆژیا و ئایپاد و مۆبایلە کرێ ینی من خۆم بەدەیان جار ئەم شتم جۆ لێ بووڵێ مناڵی ئێستا چاوکراوەترە مناڵی ئێستا شەرم کەمترەکە مناڵی ئێستا بەهۆی ئەم ئایپاد و سەتەلایت و تەلەڤیزۆن و یوتیوب وامانە شەرمی کەمترە ئێوە ژۆک و پسپۆرانم ڕایەتان هەیە یان ئێوە بە پێچوانەوە سەیری ئەم بابەتاکەن کاریگەری تەکنەلۆژیا لەسەر بابەتی شەرم لای منداڵ چییە؟ بەڵێ سیرکەم
ئەمە جیاوازە ئەو خەریکی یاریەکە بە بەیانی تا ئێوارە و ئەمە جیاوازە ئەو بەناو یوتیوبە ئەگەڕێ و بەناو گەیمەکانە ئەگەر و یاریەکانە ئەگەڕێ و یاری ئەکات و کۆنتاکتی هەیە بە نێت پلیستیشنەکان لەگەڵ مەجموعە ڕەفیقەکە هێشتانەی بینیون و یاری ئەکا لەگەڵ پەبجی ئەگا لەگەڵ کۆمەڵی خەڵکاکە هێشتا دەموچایان نەبی ئەمە جیاوازە لەوەی کە تۆ متمانە و بۆ دروست بێ و مامەڵە بکەی لەگەڵ ئینسانی حەقیقیە ڕاست ئینسان خۆی کائینێکی وەکو لە علمی اجتماع هەیە کائین اجتماعیون بالطبع يعني كائنێکی اجتماعیە جیاوازە لەوەی کە تۆ حتا مثلا بە تەلەفۆن قسە لەگەڵێکێکا بکەیت تاوەی ڕوبەڕوو بیبینیت جیاوازە لەوەی کە تۆ ئینسانێکی ڤێرچوەڵ یعنی لەوانەیە هەبێ لەوانەیە نەبێت ئەو کەسە لەوانەیە کوڕ بێ لەوانەیە کچ بێ لەوانەیە گەنج بێ لەوانەیە پیر بێ لەوانەیە مناڵ بێ يعني ئەوەی کە تۆ لە مامەڵی لەگەڵا ئەکەی لە ئینتەرنێت و لە ئەو یاریانە يعني احتیمالەوە بێ يعني چەنەها کەسمان هەبوو چەند وەخت چەند مانگ چەند ساڵ مامەڵی کردو لەگەڵێکێکا و چاتی کردو لەگەڵێکێکا دوای دەرکەوتو ئەم ئەوە نییە مەزەن وای زانیوە کوڕە کچ دەرچوو وای زانیوە گەنجە پیر دەرچوو وای زانیوە کوردە عەرەب دەرچوو وای زانیوە ئینگلیزە مەسەلەن وڵاتێکی يعني ئەمە جیاوازە لەوەی کە تۆ وەجهەن لیوەجه مامەڵ لەگەڵێکێکا بکەی ئاگاو لە تەعابیری دەموچاوی بێت ئاگاو لە نەبرەی سەوتی بێت ئاگاو لە مەسەلەن شێوازی قسەکردنی بێت شێوازی دەستجوڵاندنی بێت ئاگاو لەمە بێت ئەمە جیاوازە لەوە لەبارەی حاڵەتی شەرمەوە ڕووکراوەی مناڵی ئیمڕۆ زۆر جیاوازە لە شەرمن لە کۆمەڵگا لەوانەیە لە هەنێشتا ڕووکراوە و بێشەرم بێت بەخۆی هەندێک جار خراپە بەڵێ بە تەکید بەڵام لە هەنێشتی تریا کە پێویستی بەوە هەیە تۆ کەسێکی کامڵ بی بۆ کۆمەڵگا کەسێکی کامڵ بی کەسێک بی بە کەڵکی کۆمەڵگا بێ بچیتە ناوی تۆ مناڵی پێ ئەگەینی ئەبێ ئەم مناڵە کەڵکی ئەوەی پێوە بێ سبەی بخیتە کۆمەڵگاوە یعنی من زۆر جار بە دایک و باوکەکان ئەڵێم کە مەسەلەن مناڵێکی دروست کردووە بە 8 ساڵ 10 ساڵ مناڵێکە بە هیچ شێوەیە کەڵکی کۆمەلگای پێوە نییە نازانێ قسە بکات تا ئێستا نازانێت دانیشە نازانێ مامەڵە بکە شێوازی و ئوسلوبی غەڵەتە شێوازی مەسەرەن بۆ نمونە زیاد لە حەد متەکەبیرە زیاد لە حەد ڕقە زیاد لە حەد توندە زیاد لە حەد ئەوەیە ئەڵم سبەینی ئەم مناڵە چۆن نەخیتە کۆمەلگا خۆ تۆ هەتایە بۆی نامێنی يعني لەوانەیە مەسەلەن بگەیتە مەرحەلەیە بگەیتە قۆناغێک تۆ بمریت و ئەو لە تۆ دوورکەوێتەوە ئەو بڕاتە وڵاتێکی تر بڕات يعني کەواتە تۆ بەم شێوازە ئەم مناڵە پەروەردە ئەەکەی سبەینی چۆن ئەیخیتە ناو کۆمەلگا ئەی خۆ مەسەن لەوانەیە سبەینێکی گلەی لە تۆ بکا بڵێ دایک و باوکم لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە منیان پێ نەگەیانوە منیان وا دروست نەکردووە کە کەڵکی کۆمەلگام پێوە بێت باشە کاوتە دکتۆر بەڕای تۆ مناڵی شەرمن ئاخارەکی بەرەو کوێچە مناڵی شەرمن ئەگەر سێرکە ئەگەر ئەم خاڵانە پێچەوانەکەی ئێمە جێبەجێ نەکەین ئەم شەرمنا ئەڕوا بەرەو حاڵەتێکی نەخۆشی نەخوازرا و پێویستی بەوە هەیە لە مناڵیان لەوانەیە بە ئیشێکی بەسیتی پەروەردەیەکی بەسیت بتوانین حلی بکەین بەوەی متمانەی پێبین بەوەی کە بەکاری بێنین بەوەی کە زیان لە حەتێکەڵاوی خەڵکی بکەین من زۆر جار بەدایک و باوکەکان ئەڵێم مناڵەکەت بخەرە قەرەباڵخیەوە بخەرە باڵێکەوە کە مناڵی زۆری تیابێ ڕۆڵی بەرێ بینێرە بۆ ڕەوزا بینێرە بۆ بازار بینێرە بۆ ئەو شوێنانی کە مناڵی زۆر تایە ئەو ئیسفادەی ئەو سوودەی کە مناڵ پێ ئەگەێنێ لە هەفتەیەکە تۆ ناتوانانی بە مانگێ بە 2 مانگ پێی بگەێنی لە ماڵەوە لە بەردەمی ئایپاد و ئایفۆن و نازانم چی و نازانم چیە تۆ هەرگیز ناتوانانی لەبەرەوە تێکەڵاوی خەڵکی تری بکە و لە دوای هەموو تێکەڵاو بوونی ئەو مناڵی کە شەرمی هەیە تۆ چالاکیەکی کە ئەنجام ماوە بۆ تۆ پاداشتێکی بەرەوە بۆ ئەوەی وردە فێر بێ لەگەڵ خەڵکی ترا یعنی مەسەلەن بەعزێ مناڵ هەیە زۆر کێوی دروست بووە کێوی بدایک و باوکیان کێویان کردووە ئێستا تێکەڵای مناڵەکان نازانێت هەر نازانێت چی بکان لەگەڵیانە نازانی یاریان لەگەڵا بکە نازانێت قسەیان لەگەڵا بکە یا بە تەواوی تەقلیدی ئەوانەکە یا بە تەواوی دژی ئەوانە هەردووکیان خەڵەتە یعنی ئەم خۆی نییە یان بە تەواوی تەقلیدیان یا بە تەواوی دژیانە ئەمەش ڕفلێکتی ماڵەوە پەروەردەی ماڵەوەکە کەواتە تۆ مناڵەکە وەرە پەروەردەیەکی دروستی بکە مناڵەکە وەرە ڕۆڵی بەرێ مناڵەکە وەرە تێکەڵەوی مناڵی بکە مناڵەکە و پاداشتی بکە تەعنیبی مەکە ڕقمە بە لەگەڵیا توندمە بە لەگەڵیا مەیشکێنەرەوە تەریقی مەکەرەوە بە تایبەتی لە ناو خەڵکە لە هەمووی گرنگتریش
پەیوەندی بینی باوکو دایکە لە بەردەمی مناڵە بچووکەکانیانە کە ئەمە زۆر گرنگە جاری وایە تۆ هیچ حسابێکی بەعزێ دایک و باوکە هیچ حسابێ بۆ ئەوە ناکە ئەم مناڵە لێرە دانیشتووە بەڵام دوایە زۆر بە سەلبی ئەشکێتەوە کاتێک کە دایکەکە ئەبینێت باوکەکە لی ئەیە یا جنیوی پێ یا بەعکسەوە دایکەکە بە کەوتگیر ئەیە لە باوکەکە بە پێڵاو لێ ئەیە یعنی ئەمە مناڵێک دەرەچێت مەسات دوایکە گەورە ئەبێت زۆر مەساتە ئەم مناڵە متمانەی بەخۆی نابێت و ئەتوانین زۆر بە ئاسانی لە ڕۆژەکانە لە ئیبتیدایەکانە ئەو مناڵانە تهدید کەین کە کێشیان هەیە کە کێشیان هەیە لە ماڵ و لە بینی دایک و باوکەکانیانە زۆر باش هێناوێتی باشە دکتۆر زۆر کاتەیە مناڵ بۆ نمونە کە چاوی دایک و باوکەکەی لێ دیارە بە هیچ کێشەی نییە بۆ نمونە هەز ناکەی کە هیچ جۆرە شەرمێک لەم مناڵایە بوونی هەبێ بەڵام لە کاتێکا کە ئینەری بۆ دەرەوەی ژینگەی خێزانەکە ئەو کاتە درکی پێیەکەی بۆ نمونە کە هەستێکی بەڕاستی ئەم مناڵە زۆر کات لە ڕێگای ئەو شەرمەوە مافراوە بێ ئەوە چارەسەرەکەی چۆنە چیە بێت بەڵێ جوانە پرسیاری زۆر جوانە ئەوە معنای ئەوەیە ئەو مناڵە تا ئێستا ڕۆڵی نەدراوەتێ معنای ئەوەیە ئەو مناڵە بە کامل شخصیەتی خۆی بەستێتەوە بە وجودی ئەم دایک و باوکەوە ئەگەر یەکێکیان نەمێنن خوانەخواسە ئەم مناڵە شخصیەتی بۆ دروست نابێت بۆ دروستبوونی شخصیت تۆ پێویستی بە هەردووکیان هەیە لە دوای 4 ساڵونی پێویستی بە نمونەی بەرز هەیە بۆ مناڵ کە بریتە لە دایک و باوک ئەبێ دایک و باوک ببن بە نمونەی بەرز بۆ مناڵەکانیان بە زۆری کچەکان نمونە بەرزەکانیان دایک بێ کوڕەکان بە زۆری نمونە بەرزەکانیان باوک بێ بەو شێوەیە بابەتێکی فراواناوە بەڵام ئەو مناڵانەی کە دایک و باوکیان تەواجودیان هەیە وجودیان هەیە دایک و باوکیان وجودیان هەیە ئەبن بە ئاگرومار مەسەلەن کە دایک و باوکیان وجودیان نیە یایەکێکیان وجودی نەبێتە سەرەکەی ئەم مناڵە ئەبێ بە مناڵێکی تر یان بەعکسەوە کە دایک و باوکەکە وجودی هەبێتە ئالوسال بۆ خۆی دانیشێت کە ئەم وجودی نییە ئیتر دنیا وێرانەکە ئەو ناوە تێکەیا بەسەریەکە هەموو یشکێنێ ئەمە معنای ئەوەیە کە ئەم مناڵە تا ئیساتێن نەتوانراوە ڕۆڵی بدرێتێ تا ئیساتێن نەتوانراوە وای لێ بکرێت کە بە کەڵکی کۆمەلگا بێت تا ئیساتێن نەتوانراوە وای لێ بکرێت کە بە کەڵکی ناو مناڵی تەمەنی خۆی بێت ساڵی زیاتر ساڵی کەمتر تەمەنی خۆی ئەوە زۆر مهمە پاشەوەی تا ئێستا ڕۆڵی نەداوە بە مناڵەکەی کە ئەم کێشانەی هەیە ڕۆڵپێدان بە مناڵ مەبەست لێ چییە یعنی بە منداڵ چی لێ بکرێت ینی زۆر گفتوگۆ هەیە زۆر مناقەشایە زۆر جا خۆمان لە نێو خێزانەکانی خۆمانە زۆر جار ئەم گفتوگۆیان ناکەین با منداڵ بتوانێت بچێتە دەرەوە با منداڵ بتوانێت لە کۆڵان لەگەڵ هاوڕەکانی کار بکە با منداڵ بتوانێت بچێت بۆ بازار با منداڵ بتوانێت خۆی بدۆزێتەوە کورە لە نێو لەما یاری بکە ینی ئەمانەمان هەیە زۆر جاریش پێچەوانی ئەم ڕائانە هەیە ئەڵەن نەخێر مناڵە بە پارێزراو بێ لەم شتانە ڕۆڵپێدانی مناڵ ئێوە وەکو پسپۆڕانی دەرونی چییە؟ ڕۆڵپێدانی مناڵ ئەوانەیە کە باست کرد یعنی تۆ مناڵەکەت ڕۆڵی بەرێ ئەگەر شتێکی بەسیتیشی پێ بڵێ داوای لێ بکەی مەسەن بۆ نمونە دوونانم بۆ بێنن لە نانەواکەی تەنیشتمان مەسەن لەو سوپەرما با بڕۆ شتەکان بەغەڵەت بێنێ قەی ناکە بەس مهم ئەوەیە ئەوە بکە مەسەن بۆ نمونە شتێکی بەسیتت هەیە لە ماڵەوە کۆمەڵی وەرەقەت هەیە لە ماڵەوە ئابۆم بژمێرە ئەو وەرەقانە بۆ بژم ئابۆم ڕێکەرەوە ئەو بڕۆ قەڵەمێک هەیە بۆم بێنە بەدایکەکەی مەسەن بۆ نمونە تۆ پەرداخێک ئاوت پێویستە با ئەو بڕوا بۆم بێنێت تۆ حەق نەبێ بەسەریەوە سفرەکە تۆ دایخە با لار دایخە سفرەکە با لار دایخە مەسەن بۆ نمونە تۆ وردە ڕۆڵی ئەیتێ بتمانە ئیتێ نەک مەسەن بە حاڵ تۆزە چێشتی ڕژان بەخۆیان ئیتر سەرزەنیشتی کەیت و بیشکێنی و ئەوە چێشتەکە ڕژان بەخۆتە ئەوە میزی کرد بەخۆتەوە ئەوە ینی جاری وا هەیە مەسەن بۆ نمونە هەنێ لە دایک و باوکەکان مناڵەکانمان بۆێنە وڵای دکتۆر ئێمە هەستەکەین مناڵەکە باش بوو هەتاوەکو 5 ساڵی 4 ساڵونی 5 ساڵی مەزبوط و بەزیسا زمانی ئەیگرێت ئەکات تر بووە بە تەواوی قسە ناکە کەلیمات تێکە بەسەریەکە تا ئیزاتە ینی دەربڕینی شەرم هەندێک جار بەو شێوازەیە تا ئیزاتە تۆ لە ڕووی قسەوە نەتوانێت ڕۆڵی بیتێ نەوهێشت قسە بکە شەرم کاریگەریە لە دواکەوتی قسەکردنی بەڵێ دواکوتی قسەکردن و تێگرانی تێکچوونی قسەکردنیش قسەی زانیوە بەس لە مووقیفەکە تۆ شکانوتە تۆ ئیتر ئەو ژوای لێ هاتووە لە قسەکردن شکانوتە تۆ ئیتر ئەوی ژوای لێ هاتووە قسە ناکە یا قسەکە بە نیوە ناچڵی کاویان بە ناتەواوی ئەیکا کەواتە تۆ پێویستی بەوە هەیە کە ڕۆڵ بی بە مناڵەکە لە ڕووی قسەکردنەوە ڕۆڵی بیتێ لە ڕووی ئیشکردنەوە ڕۆڵی بیتێ لە ڕووی یاریکردنەوە ڕۆڵی بیتێ لە یعنی لە هەموو ڕوویەکانەوە ڕۆڵی بیتێ مەسەلەن بۆ نمونە شتێکی زۆر بەسیت تونکردنەوەی بڕخویە کە بۆ لە عابەکەی خۆی هەیە با ئەو خەریکی بێت با بەغەڵەت تونگی کاتەوە با بەغەڵەت ئیشەکان بکە قەیناکە بەس مهمە ڕۆڵی بێت
یعنی کە تۆ ئیشێکی بەغەڵەت کرد و شکانت جارێکتر ئیشە دووبارە ناکاتەوە. دەستەکانە خۆش دکتۆردان لە سادی دەست خۆش بە دکتۆر گیان. زۆر سپاس بۆ سپاس بۆ کاری زانیاریەکانت، سپاس و ئامادەبوونت، بانجومان